گرنگدان بە زەوی بەشی دووەم. با بەم پرسیارە دەست پێ بکەین. دەتوانێتی لە پاشماوەکانمان بکەین بۆ ژینگەیەکی باکتر؟ بۆ وەڵامی ئەمە سێ ڕێگەمان هەیە. یەکەم کەمکردنەوە، دووەم دووبارە بەکارهێنانەوە، سێەم ڕیسایکلینگ واتە بەکارهێنانەوەی ماددەکان بە شێوازێکی نوێ. بۆ بەرچاوبوونی زیاتر بۆم ڕێگانە بە هەر یەکە لەو ڕێگانە زیاتر ڕوون بکەینەوە. یەکەم کەمکردنەوە واتە کەمتر بەکارهێنانی ماددەکە. دەتوانین ئەو کەلوپەل و پێویستانەی کە لە پێکهاتەی نائەندامین و زووشی نابنەوە کەمتر بەکاریان بهێنین. یعنی ژەگەر بۆ ماوەیەکی کەم پێویستمان بوون دەتوانین قەرزیان بکەین لەوەی بیکڕین و دوای ماوەیەکی کەمش ببنەوە بە خاشاک. دەتوانین بە پێیان بەپاس بووین لە جیاتی بەکارهێنانی ئۆتۆمۆبیلی تایبەتی، یانیش لەگەڵ کەسێکی تر بووین. با قاپ و کۆچکی ئاسایی دوور لە پلاستیک بەکاربهێنین. با دوور بکەوینەوە لە بەکارهێنانی کەلوپەلی پلاستیکی و کاغەزی. با جانتا بازاڕێکی خۆمان بەکاربهێنین نەک پلاستیکی، چونکە هەڵگرە پلاستیکیەکان سەدان ساڵ دەخایەنن تا تێک دەشکێنرێن و شی دەبنەوە. دووەم دووبارە بەکارهێنانەوە واتە بەکارهێنانەوەی شتێک یاخود هەمان شت بۆ جاری دووەم. دەتوانین شتەکان بهێڵینەوە کە پێویستمان پێی نەما بیبەخشینەوە بە کەسێکی تر کە پێویستی دەبێت. چی دەبێت؟ بووکەڵۆجلەکانمان ببەخشین. دەبە کارتۆن سەڵی پلاستیکی دەتوانین بۆ مەبەستی تریش بەکاریان بهێنین، بۆ نمونە بۆ کۆکردنەوەی کەلوپەل پیاندا. دەتوانین خواردنەکانمان لە شتێکدا هەڵگرین کە بەکار بهێنرێنەوە لە بری هەڵگری نایلۆن و پلاستیکی. سێەم ڕیسایکلینگ واتە بەکارهێنانەوەی شتێکی کۆن بۆ دروستکردنی بابەتێکی نوێ. بۆ نمونە قوتووی کۆن قوتووی نوێ لەبەرهەمهێنرێت، کاغەزی کۆن کاغەزی نوێ لەبەرهەمهێنرێت، پلاستیکی کۆن بووکەڵی نوێ لێ دروست دەکرێتەوە. دەتوانین ئەو شتانە بەکاربهێنین کە لە ماددەی تر دروستکراونەتەوە. دەی بە هەریەکە لەوانە بخەینە خانەی گونجاوەوە، خانەی ڕیسایکلینگ، خانەی خاشاک، خانەی ماددە ئەندامیەکان. تەماتە و میوە دەچنە خانەی ماددە ئەندامیەکانەوە. دایبی و جار دەچنە خانەی خاشاکە. ڕۆژنامە و دەبە و قوتووی خواردنەوە گازیەکان دەچنە خانەی ڕیسایکلینەوە.